سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاوڕێیانی ئاوکار ماتونێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی سەقز لە ئاستبڕینی بەردەوامی کارەبا. کوژرانی کۆڵبەرێک بە تەقەیەزەکانی ڕژیم لە سەردەشت. گیان لە دەستان و برینداربوونی 12 کەس بەهۆی تەقینەوە لە شابات. سووتانی دووبارەی دارستانەکان لە مەریوان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان. ناڕەزایەتی موعەلیمانی نێزەت و کارنامە سەوز لە تاران. مانگرتن و کۆبوونەوەی پەرستاران لە تاران و یەزد. مانگرتن لە خواردنی بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ئێڤین و ڕاشت. بێبەریبوونی نیلوفەر حامیدی و ئیلاهە محەممەدی لە تۆمەتی هاوکاری لەگەڵ ئەمریکا. وا لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی خۆڕەماوە و شیراز. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی سەقز لە ئاستبڕینی بەردەوامی کارەبا. بە پێواڵی گەیشتوو و دانیشتوانی شاری سەقز لە ئاستبڕینی بەردەوامی کارەبا وەزاڵە هاتوون و دەڵێن ژیانی ڕۆژانەیان بە تەواوی تێکچووە. بەوتەی ئەو نیشتمانیان ڕۆژانە 2 جار بەرقی شاری سەقز دەچێت. هەر جار بۆ ماوەی 2 کات ژمێر کارەبا نییە و وێڕای گەیشتنی زیان بە خەڵک بەهۆی گەرمی هەوا ناچارن لە ماڵ بچنە دەرەوە و لە نێو پارکەکاندا جێگیر بن. کوژرانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سەردەشت. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ کۆڵبەرێکی خەڵکی مەهاباد بە ناوی عەلی ڕەسووڵی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت گیانی بەخت کرد. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی هەنگی مەرجی سەردەشت بۆسەیان بۆ کۆڵبەران داناوە و کۆمەڵی کۆڵبەریان داوەتە بەر دەستڕێژی گولە. لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی مەهاباد و دانیشتووی ناوچەی نەڵاسی سەردەشت بە ناوی عەلی ڕەسووڵی بە تەقەی ڕاستەوە خۆگیانی لەدەستاوە. گیان لە دەستان و برینداربوونی 12 کەس بەهۆی تەقینەوە لە شابات. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ 3 خانوو لە یەکێک لە گەڕەکەکانی شاری شابات بەهۆی دزەکردنی گاز تەقیەوە و بەهۆیەوە 4 کەس گیانیان لەدەستا و 8 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان 3 خانوو لە گەڕەکی شەرەفاوای شابات لە کاتی نوێژەنکردنەوە بەهۆی دزەکردنی گاز تەقیوەتەوە. لە ئەنجامی ئەو تەقینەوەدا 4 شارۆمەند گیانیان لەدەستاوە، 8 کەس بریندار بوون و زیانێکی زۆر بە خانووەکانی دەوروبەری گەیشتووە. دەست بە سەرکردنی چالاکێکی کرێکاری لە شاری تاران. ئیبراهیم مەدەدی ئەندامی خانەنشینکراوی سەندیکای کرێکارانی شیرکەت واحیدی تاران ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ پاش بانکێش بۆ دادسەرای ئێڤین دەست بەسەر کرا. ئیبراهیم مەدەدی تەمەن 70 ساڵ چەندین ساڵە خانەنشین بووە و بەهۆی نەخۆشی ناتوانێت لە زینداندا بمێنێتەوە. ناوبراو لە ڕێکەوتی نوێی گوڵانی ساڵی 94 هەتاوی 2 ڕۆژ پێش ڕۆژی جیهانی کرێکار لە هێرشی هێزانامێتیەکانی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و پاش 20 ڕۆژ بە دانانی وەسیقە ئازاد کرا. ئەو چالاکە کرێکاریە سەبارەت بە سێناریۆسازی ناوەندامنیەتیەکان لە ساڵی 94 هەتاویدا بە 5 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کرا، بەڵام سزاکەی لە دادگای پێداچوونەوە بۆ 1 ساڵ کەم کرایەوە. سووتانی دووبارەی دارستانەکان لە مەریوان. بە پێوەڵی گەیشتوو دارستانەکانی ساو سلێمانی سەر بە شاری مەریوان بۆ جارێکی دیکە لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگر درراوە. بە وتەی چالاکانی ژینگە پارێزی مەریوان ڕۆژی ڕابردوو تا درنگانی شەو سەرقاڵی دامرکانەوەی ئاگرەکە بوون، بەڵام هێشتا کۆنتترۆڵ نەکراوە. هەر بەو بۆنەوە داوا لە خەڵکی خۆبەخش دەکەن چەند بەهانایانەوە و یارمەتیان بدەن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فولاد لە ئیسفەهان. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ خانەنشینکراوانی سەنعەتی فولادی ئیسفەهان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و مایشەتی کۆبوونەوە.
خانە نشینکراوانی فولاد بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆژ خوازیاری ئازادی چالاکانی کرێکاری و هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام بوون. خانە نشینکراوانی سەنعەتی فولادی ئێران داوا دەکەن حەقدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان زیاد بکرێت، بیمەی دەرمانی کارامەیان پێ بدەن، گەڵاڵەی هاوسانسازی حەقدەستیان بۆ جێبەجێ بکرێت و بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی هەڵبوەشێتەوە. ناڕەزایەتی معلیمانی نێهزەت و کارنامە سەوز لە تاران. معلیمانی نێهزەت و کارنامە سەوزی ئێران ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ بە کۆبوونەوە لە بەردەم وەزارەتی ئامۆزش و پەروەرش لە تاران خوازیاری چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. معلیمانی نێهزەت و کارنامە سەوز خوازیاری گۆڕانی دۆخی پیشەیی، نوێکردنەوەی قەرارداد، زیادکردنی حەقدەست، بەڕێوەچوونی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، پێدانی دواخوازیە دواخراوەکان، دامەزراندنی فەرمی لە ئامۆزش و پەروەرش و بەهرەمەندی لە مەزایای معلیمانی فەرمی ئەو ڕێکخراوەیە وەکو بیمەی تەکمیلی بوون. مانگرتن و کۆبوونەوەی پەرستاران لە تاران و یەست. بەیانی ڕۆژی دووشەممە 22 گەلاوێژ پەرستارانی نەخۆشخانەی سدۆقی تاران لە نەخۆشخانەی ڕەهنموونی یەست لە ناڕەزایەتی بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشاوەتەوە و لە نێو مەحەوەتەی نەخۆشخانە کۆبوونەوە. ڕۆژی ڕابردوو پەرستاران لە شارەکانی شیراز، جەهرۆم، لامەرد، کەرەج، بەندەرعەباس و ئابادا بۆ چەند هەمین ڕۆژی بەردەوام درێژیان بە مانگرتندا. پەرستارانی ئێران خوازیاری زیادکردنی حەقدەست، چوونە سەرەوەی تاعرەفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی کارانە و ئیزافەکاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، نوێژەنکردنەوەی گرێبەست، دامەزراندنی هێزی کاری نوێ و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. مانگرتن لە خواردنی بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ئێڤین و ڕاشت. ڕۆژی یەکشەممە 21 گەلاوێژ کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی زیندانی ڕاشت بۆ پشتیوانی لە مەنوچێر فەلاحمانیان لە خواردن گرت و لە زیندانی ئێڤین عەلی یونسی و ئەمیر حسێن مرادی لە ناڕەزایەتی بە ئەشکەنجە و لێدانی بەندکراوانی سیاسی ژن دەستیاندایە مانگرتن. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، مەنوچێر فەلاح ماوەی 20 ڕۆژە لە زیندانی لاکانی ڕاشت دژ بە ناڕوونی چارەنووسی مانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی ناجێگیرە. هەروەها ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی ئەو زیندانە بۆ پشتیوانی لە مەنوچێر دەستیاندایە مانگرتن لە خواردن و خوازیاری جێبەجێکردنی داواکاریە و بەندکراوە بوون. شانی باسەکە بەرپرسانی زیندانی ڕاشت وەسیقەی قورسی 5 ملیاردیان بۆ مەنوچێر داناوە، بەڵام ناوبرا و توانای دابینکردنی نییە و ئێستا بەهۆی مانگرتن وشیاری لەدەستاوە. لەلایەکی دیکەوە ئەمیر حسێن مرادی و عەلی یونسی دوو بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین لە ناڕەزایەتی بە لێدان و ئەشکەنجەی بەندکراوانی ژن کە لە سێدارەدانی ڕەزاڕەسایی ناڕەزایەتیان دەربڕیوە مانیان لە خواردن گرتووە. سەپاندنی 6 مانگ زیندان بەسەر ئومید فەراغەت. ئومید فەراغەت ڕۆژنامەنووسی خەڵکی کەرەج لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی دادوەر ئاسیف ئەلحوسەینی بە 6 مانگ بەندکردن سزادرا. بە پێوە بڕیارەی کە لەم دوایانەدا لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی کەرەجەوە دەرچووە و ڕۆژی ڕابردوو ڕادەستی ئومید فەراغەت کراوە ناوبراو بە تۆمەتی پرۆپاگەندە دژی نیزام بە 6 مانگ زیندانی تاعزیری سزادراوە. ئومید فەراغەت ڕۆژنامەنووس و چالاکی ڕاگەیاندن لە بواری پرسە سیاسیەکان. ناوبراو پێشتر و لە مانگی ڕەشەمەی ساڵی 1402 لەلایەن لقی حوتی دادگای گشتی و ئینقلابی کەرەج سزای 2 ساڵ قەدەغەکردنی ئینتەرنێت و چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی بەسەردا سەپێنرا بوو. بێبەریبوونی نیلوفەر حامدی و ئیلاهە مەحەمەدی لە تۆمەتی هاوکاری لەگەڵ ئەمریکا. پارێزەرانی نیلوفەر حامدی و ئیلاهە مەحەمەدی و ڕۆژنامەنووس کە بە تۆمەتی ڕۆماڵکردنی ڕووداوی کوشتنی ژینە ئەمینی و پرسەکەی بۆ ماوەی 16 مانگ بە شێوەی نایاسایی دەست بەسەر و زیندانی کرابوون ڕایانگەیاند. ئەو دوو ڕۆژنامەنووسە لە دادگای پێداچوونەوە لە تۆمەتی هاوکاری لەگەڵ وڵاتی دەرەکی و دوژمنی ئەمریکا بێتاوان ناسێنراون.
پێشتر نیلوفەر حامیدی بە تۆمەتی ئیجتیماع و تابانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 7 ساڵ و بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام بە 5 ساڵ زیندان مەحکوم کرابوو کە بە لە بەرچاوگرتنی بڕیاری دادگای پێداچوونەوە تەنیا سزای 7 ساڵ زیندانەکەی جێبەجێ دەکرێت و 5 ساڵ بەندکرانەکەی بەر لێبوردنی گشتی دەکەوێت. هەروەها ئیلاهە محەممەدی بە هەمان تۆمەت بە سەرجەم 7 ساڵ زیندان سزا درابوو، بەڵام پاش بڕیاری دادگای پێداچوونەوە حکمی 1 ساڵ بەندکرانی بەر لێبوردنی گشتی کەوتووە و 6 مانگ بەندکرانی بۆ جێبەجێ دەکرێت. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی خۆڕەماوە و شیراز ڕۆژانی شەمە و یەکشەمە 20 و 21 گەلاوێژ حکمی ئەعدامی سێ بەندکراو لە زیندانەکانی خۆڕەماوە و شیراز جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان بەیانی ڕۆژی شەمە دوو بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی خۆڕەماوە لە سێدارە دراون کە ناسناویەکێکیان بریتیە لە ناسر گەراوند. هەروەها ڕۆژی یەکشەمە حکمی ئەعدامی بەندکراوێک بە ناوی مێهدی دێهداری تەمەن 30 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقاز لە زیندانی شیراز جێبەجێ کراوە. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە کوژرانی دەیان پەنابەری ڕۆهێنگیایی لە هێرشی پەهبادی. بە پشتبەستن بە ئاژانسی ڕۆیتەرز ڕۆژی یەکشەمە 21 گەلاوێژ هێرشی فڕۆکە بێفڕۆکەوان بۆ سەر گروپێک لە کۆچبەرانی ڕۆهێنگیا بووەتە هۆی کوژرانی دەیان کەس. بە پێی راپۆرتی 4 شایەت حاڵ کە چالاکوانێکی مافی مرۆڤ و دیپلۆماتکارێکیان تێدایە، هێرشی فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بۆ سەر گروپێک لە پەنابەرانی ڕۆهێنگیا کە لە میانمار هەڵاتە بوون بووەتە هۆی کوژرانی چەندین کەس کە یەکێکیان ژنێکی دووگیان بووە و چەندین کەسی دیکەش لە ئەنجامی هێرشەدا بەریندار بوون. ئەم هێرشە خراپترین کۆمەڵکوژی موسڵمانانی ڕۆهێنگیا لە دوای هێرشە دڕندانەکانی هاوینی ساڵی 2017 زاینی بووە کە بە پێی راپۆرتی پزیشکانی بێسنوور تەنها لە مانگی یەکەمیدا نزیکەی 7,000 کوژراوی لێکەوتوتەوە و بووەتەوەی ئاوارەبوونی 1 ملیۆن کەس و هەڵاتنیان بە وڵاتی بەنگلادش. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. هەرشاد و کامەرامە.